سڵاتان لەوێ خۆشەویستان خۆشحاڵم لە بەنامێکی نوێ لەگەڵتانە بم تەوەری ئەم جارەمان باس لە پندێکی پێشینانەکەین کە گوتویانە ئەگەر جارێک منت خەڵەتان خوددا بتگرێت ئەگەر جاری دۆ منت خەڵەتاندەوە ئەوە خوددا خۆم بگرێت لەوانەیە ئەمە لە هاوڵاتیان پرسین بزانین مەبەستیان لەم پەندە چی بووە و ئێمەی تاکی کورد و میلەتی کورد بۆچی زۆر جار بووین کە قوربانی کە زۆر جار ئەخەڵەتێنێت و دواتر خیانەتیشمان لێکرێت چی بکەین تاوەکو پند لەو تەجروبانەی پێشما وەرگرین و لە کونێکەوە دوو ژارمارێک پێمانەوە نەدا ئەمانە لە هاوڵاتیانە پرسین بزانینەوە چێوان پێڵێن ئێوەش لەگەڵمانە بوو پێم وایەوە لە دڵ سافیە ئەو جارە خەڵەتانێ بێت ئەوە دەرز وەرگرت لێتر وڵا کوتەر وا فێرکراوی ئەگەر هەموو غەڵەتێک دەرزێکی لێ وەربگری معنایەوە هەموو شێ باشە بێ کەس بە تەجروبەیە من نایکە میلەتم نەدیوە وەکو میلەتی کورد میلەتێکی عاتفیە خەتای سیاسیەکانە پرسیارێک پندێک هەیە ئەڵێ ئەگەر جارێک هەڵی خەڵەتاندم خوا بمگرێ ئەگەر خوا بتگرێ ئەگەر جارێکی تر بۆ جاری دۆم هەڵی خەڵەتاند بۆ خوا خۆم بگرێت ئەوە چ مانایەکی پێشینان نوتویانە لە ڕاستیە ئەوە ماناکەی ئەوەیە کە ئینسانە بێ ئاگای لە خۆی بێ نەخەڵەتێ لە هیچ مۆزۆعەکە نەک ینی چۆن بە کوردی ئەڵەن کڵاوە نەکەنە سەر ینی وریابی لەوەی کە هەندێک جار خەڵکی دەستبڕ و ساختەچی و خەڵکی نەفز نزم هەندێک جار زەفەری پێ نەبا مەقسەدیان ئەوە بووە زەلام هەموو جارێ هەر نەخەڵەتێ مەسەل یەکێک گاڵتە بە یەکێکەکە جارێکی خەڵەتێنێ قوربان مەبەستی ئەوەیە کە ئینسان جارێک غەڵەتێک کرا بەرامبەری ئەگەر ئەو غەڵەتەی هین نەکردەوە دووبارە نەکردەوە کردیەوە خەتای خۆیەتی نەیکردەوە معناوە هینی ئەوە ئێستا ئەگەر کەسێک بۆ نمونە لە مامەڵەیەک تۆ بخەڵەتێنە خوددا نەخواستە ئەوە پندەکەڵێ خوددا و کەسە بگرێت کە منی بە جاری دوو هەم خوددا خۆم بگرێت خۆم خەڵەتام لەبەر ئەوە کە ئەو جارە خەڵەتانێ بێت لەوە دەرز وەرگری لەوە دەرز وەرنەگری معناوە هیچی نەزانانی و لە ژیانتا هەر بە غەڵەت بەسەر غەڵەتا ڕۆیشتیت ئەمە حاجی پرسیارێک پندێکی کوردی هەیە ئەڵێ ئەگەر جارێک منت خەڵەتاند خوددا بتگرێ ئەگەر جاری دۆم خەڵەتاند بۆ خوددا خۆم بگرێت مەبەست لەو پەندە چیە پێشینان تویان زاوە مەسی چییە تۆ مەبەستی چییە پێشینانە و پەندیان لەسەر چ بابەتێکێنەوە هەر خەڵەتان نەبووین ئەی چی حەدواکەوتو نەبووین ئەو پەندە ئینسانە بێ عیبرەتی لێ وەرگێت ئەگەر جارێک کەسێ خەڵەتان دیتی تۆ لەوێ لە دڵسۆزی خۆتا بێ یعنی دڵسۆز بی بەرامبەری بەوە تێ نەگەی کە ئەو خەڵاتان بیتی بەڵام بێ عیبرەتی لێ وەربگری ئەگەر جاری دووەم ئەوەی کردو خوا خۆت بگرێ ینی کەسێک کە جاری درۆی لەگەڵا کردیت ڕەفاقەتی مەکە وازی لێبێن تۆ ڕادچێ لەسەر و پەندەکە ئەڵێ ئەگەر جارێک منت خەڵەتاند خوددا بتگرێ ئەگەر جاری دۆ منت خەڵەتان خوددا خۆم بگرێت مەڕێز دەکەم ئێستا ئەو دۆخێکی ئێستا لە کوردستانی سووریا خۆڵقاوە هەمومان بەچای خۆمانی بینەمە لە عاتفی و لە سۆزی خۆمانە ئێمە باوەڕمان بەو کەسانە هەیە کە باوەڕ بێ ئێمە ناکەن بوون منە ئێستا ئێمە هەر لە کوردستانی خۆمانە ئەو شتانی کە بۆمان دێ هەمووی ئێم وڵاتانەیە کە جێەتیمانەکەن تێگە ئێستا لە بازارە بڕۆ ئەو شتانە ئەسا ئێمە ئەگەر ئەو سۆز و عاتفێ نەبووە بۆ ئێستا بە هیچ شێوەشتی تورکیمان نەکڕیە هەیەوازمان لێبێنە فەرمو ئێستاوە حەچی شتی تورکیا لە کوردستانی یاساغا بێتەوە بەڵام هیچ حسابێکمان بۆ ناکات تێگەی لەبەرەوە سۆز و عاتفەی کورد هەر وەکو ویراسی بۆمان بجەمە ئەوە نییە بڵێ وەڵا ئەم چەند ساڵە ئێمە هەر لەوەتی خوا درێتیرۆکە دینی ئیسلامی شادۆتە خوارەوە یەکەم قەوم کورد بۆ کە باوەشی بۆ کردوێتەوە ئێستا شەرواین ئەم بەم شێوێن بەڵامی تر خۆی گەورە بەو شێوی ئەمە خۆڵخانە خۆ ئەمە وەکو ویراست و هەر واین ئەڵێ گەر جارێ غەڵەتێ کرد هەڵیان خەڵەتانی جاری یەکەم خوا خۆت بگرێت ئەگەر جاری دووەم هەڵیان خەڵەتانی خوا خۆت بگرێت جاری یەکەم کەسەکەی بەرامبەرە بگرێت چونکە فێڵی بەس جاری دووەم خوا خۆت بگرێت چونکە جارێک هەڵخەڵەتاوی جاری دووەمیش هەڵیان خەڵەتانی بەڵێ بەستم تێنە گەیشتنە شخصەکە تێناگە لە مەسەلەکە خۆی تێکە مەسەرەن تۆ ئەگەر شتێک بەرامبەر من بکەی مەسەرەن غەڵەتێکم بەرامبەر بکەی عەفو دەکەم غەڵەتی دووەم ئەوەڵجار ئەڵەم خوا بدگرێت دوایی ئەگە غەڵەتی دووەم دووبارەکەیتەوە ئەڵە خوا خۆم بگرێ مەسەرەن لێبوردەی باشە لە ئینسانە هەبێ
جۆرێک نەبێت کە سوئیستفادەی لێ بکەن بەڵێ بەس ئەوەیە مەوزوع پێشینان وتیانە ئەگەر جارێک منە خەڵەتان خدا بتگرێ ئەگەر جاری دووەم منە خەڵەتان خدا خۆم بگرێ مەبەستی پێشینان چێ لەو پەندە وەڵام بۆ درۆ نەکەی لەگەڵ کەسە ینی چۆن یعنی غەڵەت نەکەی لەگەڵ خەڵکە ئیسا من شتێکی پێڵم تۆ غەڵەت نەکەیت باشە ئێمە چی بکەین وەکو کورد تاوەکو پند لەو شتانی پێشوەرگرین کە جارێکتر نەما خەڵەتیان وەڵا ترەبێ عاقڵ بین و نابێ بەگوێی دژمنکەین و ئاوە ئەوەی کە پێشینان وتیانە هەر هەمووی وەکو نەخشی بەد وایە کە نافەوتێت تێگەی ئەگەر ئێمە لەسەر ئەو بەندانی پیشێنان بڕۆشتی نایە بەڕاستی تووشی هیچ کێشە و مشکلەیە نابووین گەورە لە شوێنی خۆیان بچوو لە شوێنی خۆیان هەموو شتێ بە جۆرەی خۆی ئەڕۆی زۆر جار بەهۆی ناتەبایی میلەتی کورد لەناو خۆیدا هەر لە کۆنەوە بە ئێستایشەوە بۆتە هۆکار بۆ ئەوەی نەتوانن ڕوبەڕووی ئەو دوژمنکاریانە ببنەوە کە ڕوبەڕووی ئەو میلەتە بێتەوە لە ڕاستیە ناتەبایی بۆتە هۆکارێکی زۆر گەورە کە تیایدا زۆر بە ئاسانی وڵاتە زلێزەکان خیانەت لە میلەتی کورد بکەن و تیایدا ببێتە قوربانی ئەو ڕێکەوتانی کە ئەو وڵاتە زلێزەیکە لە کاتێکە پێشتر خۆی بە هاوپەیمانی میلەتی کورزانەوە. چی بکەین تاوەکو لە کونێکەوە دوو جارمار پێمانەوە نەدا چی بکەین باشە کە ئەو جۆرە کەسانە بناسی وڵی پێم وایە من بەڕاستی ئێمە داغ بووین چەند جارێک بەڕاستی ئەم وڵاتانە دوابەیەکیان لە ئەمریکا لە هەرە زلێزەکەیانەوە تا دواهەمینیان ئێمە بەڕاستی دژایەتی ئێمەیان کردووە هیچ کاتێک بەڕاستی لەگەڵ ئێمەیان نەبوو باشترین ڕێگا ئەوەیە کە بەڕاستی دەست بکشێنەوە لەو حاڵەتە دوای هیچ دەوڵەتێک نەکەون چکە بەڕاستی هیچیان مافی ئێمە دابین ناکە هیچیان بەتەمانین شتێک بۆ میلەتەکە بکە بۆ میلەتی کورد بکە لەبەرەوە پێویست ناکە سەری خۆیان نێشێنەوە بەڕاستی ئەمڕۆ یەکبوونی میلەتەکەمان لە هەموو شتێک گرنگترە واقعی ژیانی کورد هەر بەم ڕێڕەوە ڕووی و هەرواش بوو بۆچی زیاد لە جارێک ئێمە ئەخەڵەتێنرێن وەکو میلەتی کورد یعنی پند لە لەوانی پێشوەرناگە وڵی پندوەرگرتنەکە چییە میلەتێکی بەشخوراوین ئێمە میلەتێکین دڵسافین دڵپاچین لە ڕووی دڵپاچیەوە هەموو شتێ بەسەر میلەتی کوردایە ئینا میلەتێکین هەروایە ناومانە زوڵم و تەعەدا و ئیهانە و هەموو شتێک ئەم میلەتە ڕۆژانە بە بەردەوامی ئەوە بەرنامەی ژیانی بۆچی وامە بەسەردێ بۆچی هەمیشە لە بەرەی خەڵەتێنراوەکان بووین قەت نەمانتوانیمە وریابی ئێمە تەماع نایاڵێ تەماع و گیرفان ناڵێ کورد و پارە و خیانەت وەختی خۆی خۆ لە پیزەوەی نەوتووە هەڵێ کورد و پارە و خیانەت من تۆ گەڵ بە عەمەلی یەک بێن کەس پێمان نەوێرێ کورد من بڵێن نەبێتە خۆڵگەشان پێشمەرگی حەکاری بوو ژیرام لە ئێران جەناب سەروانێکە بوو دکتۆرای هەبوو لە لوغە لە شوێنەوەرناسیە ئەوی ئێمە زمانی فارسمان دزیەوە لە چەند وڵاتێک ئەم فارسەمان دروست کردەوە لە کۆن ئیمپراتۆرینستان ئیمپراتۆرین دوایشن ئیمپراتۆر بەڵام کورد زمانی خۆیەتی جلوبەرجی خۆیەتی خاشی خۆیەتی هەموو شتێکی خۆیەتی لە کۆن و ئێستا کە گەشتە تقریبا بەس بەخۆی لە ناوچۆتەوانێ حد بەخۆی لە ناوچۆتەوە ئەڵێ حتا ئەو دکتۆرای هەبوو حتا لە خەزەی کوریا دکتۆرای هەبوو جەناب سەروانیش بوو لەو سژنەی ئێمە لە جەهروم کەس نەبوو بێ بەڵامان ئیلا ئەو نەبێ لە زمانی شایە زۆر معلوماتی دقیقی هەبوو ئەو کەسە معاملە خۆی سەنگی محەکە کە هەفتەیە لەگەڵ یا بازانی بای چەنگەیە بۆ دەرەکەوێ سا من وام لەم منتیقا باش و خراپی هەمووی بۆ لێگەمەوە ئەوەی کە ئیسفادەی لێ بکەیت ئەوەی کە چاک بێ ئەوەشی کە خراپێ زانم بای چەنگەیە ئێستا باشترین چارەسەر چێت کە بتوانێت بۆ داهاتووەکو ئێستای لێنێتەوە کە هەڵەتێنرا ئێوە بەدەست ئێوەیە بەدەست جێ من نیە منیش وەکو تۆ هەر ینی کوردم و کەسێکی با بڵێن ناو میلەتەکەم چی بکەین بەگشتی ئێوە تەجروبەتان زیاترە وڵی کەس بە تەجروبەی ئێمە نایکە بە عەقڵی خۆتان بیکەن چۆنتان کردو وا بیکەن مەسەعافا بوو وازانی ئەمە ینی مەسئولی وڵی تێگە مەسئول نەبی ئەمە ناگێری بەم شارەیاون خەڵک تەجربە بکەیتەوە قسە بکەی قسە نەکەی دەوری چی یەگرێ
جێ چیەگرێ ئێستا تۆ ئەگەر یەکێک لە مەسوولەکان بێ داوای پێشنیار لە تۆ بکات داوای ڕێنمونی لە تۆ بکات تۆ چی پێڵ نایکە ئەو پرسیارە ناکە خۆی بە عەقڵی خۆیانەوە ئەو پرسیارە ناکە ینی حساب بۆ میلەت ناکات بۆ میلەت ناکە نایکە تۆ ئەگەر ئەوە وەک تۆ پرسیەوە ئاگا دڵخۆش بێ ئەو نایکە حەقەتی ڕاستی ئەو نایکە ئەو جۆرە کەسانە چۆن بناسین لە ناو با بڵین معاملەیە کە ئاوان بەرامبەری هەموو شتێ بە معامل و تعامل و بە لێگەیشتن کە تۆ معاملت کرد لەگەڵە لێ حاڵێ بیت جارێ خەڵەتانی دوم جار معاملە لەگەڵاکەی تۆ معنایوە مساقیەوەی وات لێ بێت خۆی من زۆر شوێن گەڕاوم یعنی هەر لە سلێمانی و ئەوە بۆ ئێران و هەتا ئەچێت و بەریتانیا گەڕاوم میلەتم نەدیوەک و میلەتی کورد میلەتێکی عاتفیە میلەتێکی عاتفیە چەند ساڵیشە کورد باجی ئەم عاتفیەیە تەنها بەزەوەیە مەسەلا ئەوەیە سۆزمان زیاترە عاتفیمان زیاترە بۆیە ناتوانین کۆنتڕۆڵ بە تەئکید وایە بە تەئکید وایە ئێستا قەومی عەرەب تورک یۆنانی یعنی هەمووی ئێستا کاتی خۆی لە زۆر کەس یعنی بیبیسە بیدایەتی نەوەتەکان یۆنانی زۆر خەڵکێکی زۆر چاک و زۆر جوان و زۆر پاک بوون لەگە خەڵکی غەیرە یۆنانیە بەڵام دوایی کە بۆیان دەرکەوە ئەم خەڵکانە دەگەیان لێت ئەم خەڵکانە خەڵکێکی ڕازنین ئێستا بڕۆ یۆنان حسابی کنەجگەرێکی سەرجادە بۆ ناکە بەس غەیرن یۆنانی بی بەڵام ئەوان لەو پەندە سوودیان وەرگرتووە عیبرەتیان لێ بەڵێ میلەتی کوردوانیە میلەتی کورد مردووپەرستە زیندوو کوشە میلەتی کورد من حرمەتم هەیە من کوردوا ئەبینم کورد بێ یعنی هەموو بڕیارەکانی کورتە بەیانی ئەڵێ من تەواو لەگەڵ ئەو کەسە تێگەی دوو بەیاندانی شەدۆ لەگەڵ یاشان بەشانی وەڵڵا هێزانین چۆنە ئەگەر ڕاستی بووە ئێمە ئەم شتانی کە ئێستا بەسەرماناتوە لەمڕۆ بەدووە عیبرەتێکی لێ وەرگرین یعنی باوەڕ بۆ نمونە ئێستا هێزێکی زلێزی وەکو ئەمریکا کە چۆن ساڵە کورد خەبا دەکا و تیرۆری بۆ لە ناوە بە و شەڕی داعشی بۆکە لە ژێرەوە سەفقەیەکیان کردۆ لەگەڵ تورکایە لای ماڵێ بە هیچ شێوەیە نابێت یار هەستێ و ئاسمانی تورکیا پاراسوێتی بۆ کوردەکان بەڵام لە ژێریشەوە لەگەڵیان ڕێکوتوواڵێ ئێستا دوێنەر خۆمە بینمان ئەمریکاڵێ داوای لەکەین دەزە مەدەنیەکان پارێزی یعنی ئەمانەی کە شەڕەکان بۆ ئەمریکا کردو و کە دۆستایەتی ئەمریکایان کردو خێناکە با بکوژرێن داوای لەکەین کە دەست لە بڵین مەدەنیەکان پارێزی یعنی ئەمانەی کە ئەکوژرێن هیچ بە خەیاڵیان نایەت وەڵای بێ بخوێنیتەوە بێ کتێب بخوێنیتەوە بێ بە دوای شتا بگەڕی بێ مناقەشە لەگەڵ خەڵکا بکەیت لە معلومات کۆکەیتەوە بۆی جارێککە کەس ناتوانێت فێڵ لێ کورد زیرەکە تەجروبەی هەیە بەڵام هیچ شتێک لەدەست خۆمانە نییە دوژمنمان زۆرە لەسەرەوە لەگەڵ تایە لە ژێریشەوە لەگەڵتانە دوایەوە باوەڕ ناکەم ئێمە هیچمان بەدەست بێ ئەوەی کە بەدەستی بێ ئەمڕۆ وڵاتە زریازانە گاڵتە بە عەقڵمانەکەن و هەچی بیانە لە بەرژەوەندی خۆیان بەکارێنن جا بۆ چەک فرۆشتن بێ بۆ مەسلحەتی نەوت بێ ئەجینا وەکو کورد هیچی بەدەست نیە لێتر وەڵا کورتەر وا فێرکراوین هەر وا فێرکراین هەرەمان خڵەتێنین چەند ساڵە هەر فەوتاوین من ئەگەر سەفەرێ غەڵەتێکم کرد تێگەی ینی ئەمە نەمزانیەوە ئەمە عافوی بەس کە تۆ پێ زانی غەڵەتە و دیسانەوە کردەوە ئەوە خەتای خۆتە تێگەی اینجا ئینسان ئەگەر هەموو غەڵەتێک دەرزێکی لێ وەربگری معنایەوە هەموو شێ باشە بێ بەس ئەگەر غەڵەتی کرد و هەر لە سەری ڕۆژی بەڕاستی مناڵی تۆجیلی دوای تۆش هەر بە خراپە ئەڕوە ئەوە خراپە تێگەی ئینسان دائیمەن هەموو شاشێکی بەسەر هات ئەڵێ هەر لە خەساری عەقڵێ تێگەی ئەگەر تۆ خەسارێکی کردو دەرزی لێوە نەگرت معنایەوە تۆ باش نابی ینی خەڵی ئیسفادە لێ ناکە ینی تەنانەت بۆ بەعام پند لەو شتانی پێشوە ناگرین بۆی نەمان خەڵەتێن وەڵی بڵێم چی نازانم ئینسان بڵێم چی زۆر شت هەیە غەریزەیە هەیە تێگەی ئینسان هەموو وەختێ دڵ و دەرونی ساف نییە ینی شتێ هەیە وەسوەسەی شەیتان دایمە لەگەڵ تایە تێگەی
وەسوەشێتان وا لێ کا زۆر شێ دەهەیە شتەکە ئەوەی خراپە لە لا شیرین نەکات تێگەی خۆتەرەوە تۆزەکە تۆزە ئەوە کردویتە تەواوی ئەزانی کە غەڵەتە بەڵام فایدەی تۆ کردوتەوە شتەکە لە دوو دەرچووە. پێم وایەوە لە دڵ سافیە ئەو جارە خەڵەتانێ بێت لەوە دەرز وەرگرت لێتن وڵا کورتەر وا فێرکراوین ئەگەر هەموو غەڵەتێک دەرزێکی لێ وەربگری مانایەوە هەموو شێ باشە بێ کەس بە تەجروبەیە من نایکە میلەتم نەدیوە وەکو میلەتی کورد میلەتێکی عاتفیە خەتای سیاسیەکانە زۆربەی خەڵکی ئێمە کورد بەگشتی میلەتی کورد یعنی زۆر جار زیاد لە جارێکە خەڵەتێنێت وەکو زانینەمە یەکەم جاری نییە کە بەسەریە پێم وایەوە لە دڵ سافیە آخر یەکنی ئێمە لە باتی یعنی باسی قومێتی خۆمان بکردن توی خۆمان بکەین ئەمە زار باسی حیزبایەتێکم بۆی خۆمان دەوڵەمان کەین خۆوانی کەستا ئەم حیزبانی کێستاوانی دەرەوە ناڵێم زووی کێستا حیزب هەیە ئەک هەمووی خۆپەرستەوە بۆ خۆی و ماڵ و مناڵێت خۆ بۆ میلەتەکەی نییە. والله ئێمە خاوەنی ئەم سەرکردە گەورانن کە ئەمانە معتەریفن لە دەوڵەتانە یەکی وەک بەڕێز مام جەلال یەکێکی وەک مەلا مستەفای ڕەحمەتی قازی مەحەمە کۆتایی ئەوە بووە کە شتێ گەڵاڵەکە شۆڕشەکان کب کردوێتەوە تێگەی ئەمڕۆ میلەتی کورد ینی بە حەقەت بەڕووی دنیا شتی جوان پەخشەکە بەس ئەوان شتە جوانەکەی ئێمە ناوێ ینی هەندێک شت هەیە میلەتی کورد هەروە هێناوێتی بەش خورا و مەینەت ینی شتێکە ینی حتا کۆتایی نە ینی شتێکە هەتاییە بە تاکید میلەتی کورد هەتا بڵی دڵی سافە ئێمە بەڕاستی تا ئێستا ینی بەپێی هەموو داتایەک بزانە هیچ زەرێکمان لە هیچ کەسێک نیاوە لە هیچ دەوڵەتێک نیاوە تەماشمان لە هیچ وڵاتێکان نییە هیچ کاتێکیش ئێمە بەنیازی ئەوە نەبووین هیچ دەوڵەتی داگیر بکەین وڵاتی ئێمە وڵاتێکە تا ئێستا دەست بەسەر بووە داگیر کراوە بووە لەلایەن ئەم وڵاتانی دەوروبەرەوە بەڕاستی ئێمە حەقی ئەوە هەیە ئیتر واز لەوە بێنین جاریش کە دوای هیچ دەوڵەتێ نەکەین بۆ میلەت نییە هیچی وەم هەبوو خۆیانە ئەزا سەیری خۆیان لە وڵاتانی لە ئەوروپا بزان چیان هەیە هەمووشی جنسی وڵاتانی دەروان هەیە خۆیکی عراقی نییە بە جۆرە یاسای ئەمانەگەر هین بێ هەمووی جوازی مفتوحیان لە هینایە هەر شتێوی فڵق ئەقوچێنە بەجارە سەر ڕوتی وەک من حیمایەشانەکە هەتا دەریانەکەن ئەوەی هێشتنی خۆمان ناگە حکومەت بناس چۆن معاشی خەڵق نانیان بەڕای تۆ بێت چی بکەین تاوەکو وریابین ئەم هەموو جارە نەخەڵەتێت ئێمە چەند وەختە لە کۆن هەر خەڵەتاوین تا سار خەڵەتاوین ئێمە بەس ئەوەیە کە پارەپەرستی پارەپەرستن و عەبدپەرستی نابێ مەعبدپەرستین بە هەوڵی بەشانی خۆمان بە خینی خۆمان بیبروباری خۆمان بیبڕی گەنجەکانمان ساگەن چەمووی دوو لە ڕۆتۆ دوو ڕۆتۆ هەمووی سەقەت بووە ساورا بەڕێگا موبایلەکەی پێ ئاوا ئەڕە خۆیان بەسێگە لە عەفو بکە بچۆ ئالێرۆ بچۆ بازار بزانە هەرچی دوکانە گەنجێکیان موبایلەکەی پێ تەلەبەکانیانە دەریشان موبایلەکان بەدەمەوەی قسە ئەکەن ئێمە سەقەت بوون نییە دوانزە چەند وڵا 25 موالیدان سەقەت کرد هیچی ئەفکارێتی وەتانێکیان نەماوە وەختی خۆی مە 74 شەر پێشمەرویم کە ئەچوین بۆ ئێران مەسەلا بۆ لای وڵگا بە لای باڵ و مناڵ و بۆ لای کەست و کارمان ئەمانەوە بۆ شۆڕژەوی باشا بفەرمێن سامانەش وایان لێ هاتووە هەچی وەتانەت بێتیانە نەماوە تر بە چی بکەن وەڵی جۆگرا معاملەشان لەگەڵا بووە بەڵام لەبەرچی لەبەرەوەی ئەوان وەک ڕابواردنێ پیان ڕابواردون ئیشەکەیان پێ کردوون بەڵام بۆیان کردوە تا ئیشیان پێیان بووە کە ئیشیان پێ نەماتەوە بەسە کورد بۆ خۆی تەجروبەی لەمانەوە نەگرتووە وەڵی ئاخرەگەر هەمووشی یەک و تەبا وایە هەڵبەتە حسابێکی بۆ خۆیە کرد ئای چۆن ئارە وەڵی ئێستا دەکەس بە یەکەوە بین ئەگەر پێنجی ناتەبا تەوا بێ لەگەڵ پێنجەکەی ترە ماناوی هیچوە ئێستا چی بکەین تاوەکو وریابین کە جارێکتر نەخەڵەتێن وڵی ئەگەر هەموو یەک بگرێ پشتی یەک بگرن دەست بێ کوردە کورتە ئەوە نەبێ بڵێم ئەوە عەرەبەوە ئەمە کوردمان پێڵێن هەمووشی هەر کووردە دەست بە پشتی یەکەوە بگرن بە حیاتی ناخەڵەتێن میلەتەکەی شەروای لاتیا بەس سەرکردەکان گەنجەکان سەرکردەکان وان لێ کردو سەقەتیان کردووە لە هیچ بەرنامەیەشی حتا ئێوەش کە ڕاگەیاندنن بیر ڕۆژە لەوژان بەرنمەیەکتان باسی حەساراتی کوردتان کرد بۆ میلەتە چ بەرنمەیەگەی باسی کورد قبلشی گواسەرادۆچی بەسەرادۆچی بەسەر نەهاتووە یا هەر خەریکی گرفانن
وڵی چارەسەر بەزەوەی یەکبوون بێت تۆزێک بیری نەتەواتیان هەبێ بیری حیزبەتیان نەبێ حیزبەتی چیە بۆچیان نەبە حیزبەتی بۆچیان نەبە هەر خۆی بۆ خۆیان دەوڵەمەند بن ئەی تۆزێ بیری نەتەواتیان نەبێ تۆزێ بیری لە ڕاگەاندەکانە باسی وڵاتەکانی خۆمان بکە بڵێ چیمان بەسەرهاتوو چیمان بەسەر ناتوو لە کۆنەوە ئێستا و داهاتوو من نەبێتە خۆڵگەشان سژنی ئێرانم دیوە عراقم دیوە تورکیاشم دیوە عراق زۆر باشترە لە ئێران زۆر شەریفترە لە تورکیا ها تورک لە باوەڕی بە قومێتی کورد هەر نییە وەڵی قوربان ئەبێ ئەمە بگرێنەوە بۆ یەکگرتووی و تەبایی یەکتری لە بینی یەکە ئەمە هەمووی ئەگەڕێتەوە سەر ئەوە کە ئێمە ناتەبابینە کاتی خۆی هەموو بگەڕێنەوە تەبابین لە هەموو برای یەک بین ئێمە فەرق و تەوافق نەکەین لە بینمانە دوژمنانی کورد هەر وەختێ بیانەوە وامان بەسەرا بێن وامان بەسەرا دێن بە لەحزەیەک ئیسەی داواکارم لەم کەناڵی ئەوەوە کە کاکە ئێمە با هەموو یەکگرتوو بین بەرامبەر بە دوژمنانی کورد بەرامبەر بەوەی بە ناحەزانی کورد کە چۆن ئەیانەوێت ئێمە هەڵخەڵەتێن و چیمان لێ بکەن پێت وایە بە یەکگرتووی ئەتوانین ڕوبەڕووی دەوڵەتە زل هێزەکان بەو چەکە پێشەوە توانە ببین وەڵای قوربان ئێمە خۆ بەوە نە بەڵام چەکی ئێمە یەکگرتوونە چەکی ئێمە کە هەموو تەبابین و برابین و یەکگرتنە ئەبێت تەبابین و برابین و یەک بگرین چی بکەین تاوەکو وەکو تویانە لە کونیەکەەوە دوو جارە مارە پێمانەوە نەدا چارەسەر چی والله مەڕێزمە بێ عیبرەتی لێوەرگرین لەم ڕۆ بەدواوە ئەمەنە یعنی سیخەمان بە وڵاتانە نەبێ و ئەمنە ئینسانێکی ساویلکە نەبین ساویلکە نەبین و شتێک دروستکەین لە ناو خۆ ینی بۆ نمونە ئێستا تۆ مناڵە هەیە ئەمانی خۆیان بە شێوەیە پەروەردەیانکەی کە ئەو دەرزان ئەو شانی کە لە پێشتر ڕویان ناوە ئەو شتە خراپانە لەوانیشە دووبارە نەبێتەوە واللهی چارەسەر نازانم پەروەردەی خێزانی تۆ هەر لە مناڵیەوە پەروەرداگری کەسێکی عاتفی بی یعنی پەروەردەکە دوایە یعنی ناکرێت تا یعنی ناکری ئینسان وابێ بەڵام من لە خۆمەوە لەوەی کەسێکە بێت زۆر خراپەی بەرامبەرم کردبێ دوایی بە شتێکی بەسیت بە تەکلیفێکی جەناب و تۆدی کاکە ئێوە برای یەکن هەمووی وەلا ناو عاتیفەیە پەروەردەکەمان وایە پەروەردەکەمان عاتیفەیە ئێستا بۆ من تۆ لە ژیانی شخصی خۆتا ئەگەر منداڵت هەبێ بە چی وازێک پەروەردەیانەکەی کە لەم پەندەی ئیسفادە وەرگێ واللهی من مناڵەکانی خۆم وا پەروەردەکەم بە عاتیفە چکا باوکم وا پەروەردەی کردو منیش عینەن شتێک گوێزمەوە ناتوانم یعنی من ناتوانم ڕقم لە تۆ بێ وا دروست بووم وا خەلق بووم من ناتوانم ڕقم لە تۆ باجەکەشی ئەوەیە کە هەتا دەقەی ئەمریت کورد یعنی لە ڕووی سیاست و لە ڕووی کۆمەڵایەتیوە باجەکەی یاو وڵای ئەوە خەتای سیاسیەکانە ئێمە خۆمان لە ناو خۆمانە یەکنی خۆمان لە ناو خۆمانە یەک بین کەس پێمان نایرێ بەس ئەم شتێ بڵێ و ئەم بەلای خۆیان بیبا ئەو بەلای خۆیان بیبا و قەت ناگەینە هیچ سیاسی خەتای سیاسیەکانە ژینا گەر هەمومان پێکەوە یەک بین یەک بیر و ڕامانە بێ یەک جۆر بیر بکەینەوە کێشەکانمان لە بینی خۆمان ناحەلکەین کەس پێمان ناوێت چی بکەین تاوەکو وەکو پێشدانەڵێ لە کونیەکەەوە دوو جارمات پێمانەوە نەدا چارەسەرمان چی وڵای چارەسەر هەرەوەیە بێ سیاسەکان کۆبنەوە و ڕاوێژ بە خەڵک بکەن و لەگەڵ خەڵکا قسە بکەن و بۆی جارێککە ئاوا تێنەکەینەوە چارەسەری ئەوەیە بێ یەک بگرن ئیتر هەر چوار پارچەکەیە ئەبێ یەک بگرن بەرژەوەندی شەخصی وەلانیان بۆ ئەوەی دوژمن زەفەرمان پێنێنێ ئەگەر یەک نەگرن ئەوە هەر مەسیرمانەوێت نا قورس نییە ئەگەر دڵ پاک بێ و یەکتریان خۆش بێ و یەکتری قوبوڵکەن قورس نییە کورد هەر کووردە هەر چوار پارچەکە هەمووی هەر کووردە ئێستا ئێمە لێرەین ئەو لە سووریا شەڕ بۆ ئێمە فەرقی چییە بۆ ئێمە لە شەڕەکانین بەڵام ئەو گوایە ئازاری خۆمان هەموو ئازارەکە بۆ ئێمەیە کەوانە بەم سارد و سەرما و لەم کاتی بەرەو پاییز بوونەوە بەرەو زستان سارد و سەرما خەڵک هەمووی ئاوارە بووە بۆ ئێمەشە فەرقی چییە دوای ئەوان سەرەمانە ئەگەر خۆمان لێ ڕێک نەخەینەوە دوای ئەوان سەرەمانە ئەبێ یەکگرتوو بین یەکگرتوو بین هەم هەر چوار پارچەکە یەکگرتوو بین یەک بگرین ئەرە وەڵا یەک بگرین تەواو هی نەبێت وەڵای خەڵک خۆی چاکە دەست لەو شتانە وەرگێک کە خراپ بووە ینی تۆ ئەگەر دەرزی لێوەرنەگری هەموو شتێکتە چاڵەوەی کوێری هیچ نابینی تێگەی ڕاستەکانی لێ تێگەزیە ئەمانە هەمووی کۆمەڵەشی ئەوەیەکەوە بەڵا بێ لێ وەرگری لێ وەرنەگری تاوە فەوتاوی
ئەو پەندنی پێشینانە وەکو بڵێم چی هەر شتێکی زۆر بەنرخە ئەگەر خەڵک لە سەروانە بڕۆشتایە هەمووی عیبرەتە و دەردە بۆ ئەو هینی داهاتوە کە دەتی لێوەگیر لە سەری بڕوە کە لە سەری نەڕۆی قیمەتی چییە ئای چۆنان گاڵتە نییە هەموو شتێکی زۆر زڕێک و پێک و چاکە هەمووی شتێکە کە ڕووییا و ئەبێ خەڵک دەردی لێوەگرێ ئەوەی بینیتان ڕاوسەنیجی هاوڵاتیان بوو لەسەر ئەو پەندەی کە باسمان کرد تێک ڕاباسییان لەوە کرد کە ئینسان دەبێت لەو کاتێک کە ماوەڵە لەگەڵ چواردەوری خۆیانکە لەسەر ئاستی تاک بێ یاخود لەسەر ئاستی سیاسی و گەورەکان بێ بزانێ ئەو کەسەی بەرامبەری چۆنە تەجروبە لەو شتانەی پێشوما وەرگین تا بۆ جارەکانی داهاتوو نەخەڵەتێنین بەداخەوە میلەتی کوورد دەبینین لە کۆنەوە زۆر جار بۆتە قوربانی ئەو بەڵێنانەی کە پێی دراوە و بەهۆی ئەوەی میلەتی کورد بەعام کەسە خەڵکانی عاتفی بوون سۆزدار بوون زووتر سیقیان بە بەرامبەریان کردو بەڵام بەداخەوە ئیسفادە لەو سیقیان کراوە و چەندین جا خیانەتی لەکراوە پای مەم جارەمان پێشکەشکردن تا بەرنامەیەکی تر و تەوەرێکی تر بەخوای گەورتان سپێرم خواتان لەگەڵ